دنیابینی و کاریگەری توندڕەوی ئیسلامی لە ئاسی کۆمەڵایەتی و پەیوەندی بە ژیانی گشتیەوە تێکڕاجەی لێکۆڵینەوە و وردبوونەوەی زیاترە. هەر بۆیە زۆرێک لە وڵاتانی دنیا لە بەردەم تەوژمی جیهادگرایی و بنەڕەتخوازی ئاینیدا لە هەوڵی دۆزینەوەی کڵێشێکی شارستانی و فەرهەنگی بەهێزدان. جەستن سایبرێل هەسوڕێنەری فایلی نێشتنی تیرۆر ڕای وایە دەبێت لەو هۆکارە کاریگەرانە تێبگەین کەوا لە گەنجان دەکات پەیوەندی بە تیرۆریستانەوە بکەن. وەڵامدانەوەی ئمە دەبێت زیاد لە پێویست هەوڵ بدەین تێبگەین لە بەزوێنەرەکانی ڕادیکاڵزم و هەروە ئەو هۆکارانە چین کەوا لە گەنجان دەکات پەیوەندی بکەن بەو ڕێکخراوە تۆریستیانەوە. پاراستنی کۆمەلگا بە تایبەتی گەنجان لە توندڕەوی و دوورخستنەوەیان لە مەترسیەکانی تیرۆر بۆتە هەڵمەتێکی بەرفراوان. هاوکات پیاوانی ئاینی و زانایانی ئیسلام لە زۆرێک لە کۆڕ و کۆبوونەوەکانیاندا خەڵک وشیار دەکەنەوە کە تیرۆریستان بە ناوی پەیامبەر و خوداوە خەڵک تەفرە دەدەن. ئەو ڕێبازە لادەرە کە وێنەی ئیسلام تێک دەدەن بە ناوی ئاینەوە ئەو تام زرۆیە هەندێک جار لە ناو مەلاکانەوە دێ کاتی واش هەیە لە دەروی ئەوانەوە دەکرێت بەڵام کاتێک بە ناوی پێغەمبەر و بە ناوی ئاینەوە بێت ئەوە دەبێتە مەترسی و ڕوبەڕوونەوەیەکی گەورە. پێویستە خەڵکی خاوەن فکر و خەڵکانی ئاینی و پیاوچەکان بەرەنگاریان ببنەوە. بێگومان زیاد لە هۆکارێک لە ئارادایە بۆ گەشەکردنی ئیسلامیە توندڕە و گروپە تیرۆریستیەکان. سەرگەردانی سیاسی و ئابووری و نەهامەتی کۆمەڵایەتیەکان تێکڕا هۆکارگەرێکی بەهێزن لە پشت بەهێزبوونی دیاردەی تیرۆر و توندڕەوی ئیسلامیەوە. کین پۆڵاک شارەزا لە بواری ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ڕای وایە ئێمە تەنها لە ڕێگەی کوشتنی تیرۆریستانەوە ناتوانین هەڕەشەی تیرۆریستان لە ناوبەرین تا ئەو کاتەی سەرۆکار لەگەڵ چەوسانەوەی سیاسی و ئابووری و کۆمەڵایەتیە شارەوەکاندا بکەین کە بوونەتە دروستبوونی دیاردەی تیرۆر لە بارودۆخی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بەبێ ئەوەی ئەو شەڕە ناوخۆیانە ڕابگیرێت کە تێگرا بوونەتە هۆی بەرەمهێنانی نوێی گروپە تیرۆریستەکان بێگومان ناتوانیت لە کارەساتی تیرۆر ڕزگارت بێت. توندڕەوی و پەرگیری ئیسلامی و هاوکات داعش لەبەرەوەی تێکرا لە سەرچاوەگەڵێکی ئیسلامی وەک قورئان و فەرمودەکانی پێغەمبەر و شەریعە سوود وەردەگرن لە ئاکامدا پرسیاری زۆریان و ڕوژاندووە. لەوانە ئایا کاتی ئەوە نەهاتووە خوێندنگە و وانە ئیسلامیەکان و وتاربێژە توندڕەوەکان لە خۆرهەڵات و خۆرئاوا بخرێنە ژێر پرسیار و لێکۆڵینەوە و بەرپرسیارەتیەوە؟ ئاسۆ جەبار، دەنگی ئەمریکا.